خبر بازاری پرێژە چەندانی خواری نەگەدا خواری پرێژە خبر بازاری پرێژە چەندانی خواری نەگەدا خواری پرێژە خۆزان دکانداری پرێژە سەودادا ئەرسەری سەر دەخوێماکەوە خۆزان دکانداری پرێژە سەودادا ئەرسەری سەر دەخوێماکەوە ئازایارە دێماکەوە چێنیوی پەوەساکەوە دێماکەوە ئازایارە دێماکەوە چێنیوی پەوەساکەوە دێماکەوە جانانا دخل ياسر مهبات كوا دخل شايس زان كوا جانانا دخل ياسر مهبات كوا غسر والفات كوا دسلو من نكيجي كسيما كوا غسر والفات كوا دسلو من نكيجي كسيما كوا لا زيارة ما كوا جنبي ويفو وسادوا ما كوا تابس